پیاغەمبەر نەما عەلەیهی سڵات خەڵکی وەکو ئێمە ئومەتی پیاغەمبەر چیمانەیە تەنها قەبری پیاغەمبەر مینبەری پیاغەمبەر ڕەوزەی پیاغەمبەر ئەو شتانی کە لە پیاغەمبەرە بەمان ماوەتەوە صلی الله علیه وسلم کە ئەولیاکانە پیاوە باشەکانە یعنی کە جائزە ئینسان مەسەلەن بڕاتە خزمەتی پیاو چاکێک دوعای خێر بکات داوای بەرەکەت بکات لە خزمەتی ئەو صالحینانە کە ئەوانە بەڕاستی وێنەی بەرماوەی یاخود وەرەثەی پیاغەمبەری خوان صلی الله علیه و آله وسلم. والله أبو بكر وعمر وعثمان وعلي شوام نأخوتن خەریکی شەو نێژوون نزا و گریان بوون ئەپارانەوە خوایە گیان ئێمە لە پیاوچاکاندا بنەی خوایە گیان ئێمە لە خۆت نێزگەوە بکەی ئەوان ئاوها ئەپارانەوە نەک بچی داوا لە مەکەولەوەکە بکەی بێ تۆش بچی بپاڕێیتەوە لە خوا وەڵا ئەمە باوەڕی بە پیاوچاک نییە بۆچی لەبەرەوەی پێڵێم لە قەبرەکەی مەپاڕێرەوە بەڵێ باوەڕم بە پیاوچاکەیە ئەڵێم تۆش ئازا بە و پیاوچاک بە تۆ شوێنی ئەو بکەوە نەک بچی لە قەبرەکەی بپاڕیتەوە کەس لە پیاوچاک نەیوتەوەرە لە قەبرەکەم بپاڕێرەوە والله لە قیامەت هەمووی کوفرت بێکە کەی پیاوچاک وتێتی وەرە داوا لە من بکە ئەوەی پیاوچاک بێ وا ناڵێ لە دوای مردنی بێ لە دیار قەبرەکەم داوا بکە و بپاڕێتەوە پیاوچاک شتی وا ناڵێ تۆش پیاوچاک بە و بپاڕێرەوە لەخوا بە عیبادەتت خۆت بکە پیاوچاک لە لای خوا